کە کارەبا ببڕێ و مۆلی دەژ نەتوانێت شوێنی کارەبای نیشتیمانی بگرێتەوە بەنۆرەش بێنۆرەی چرایە. چرای فانۆز و دیوارکۆ جۆرەکانی چرای نەوتین کە لە کوردەواریدا مێژوویەکی دێرینیان هەیە و ئێستاژ لە سەردەمی کریستاڵ و چڵچرای ئەلەتریکدا ناویان هاتووەتە ناو ناوانەوە. زوو لە هەڵەبجە لە شەواندا بۆ ڕووناکردنەوەی ماڵ چرا و فتیلە بەکاردەهات. ئێستا ئیتر هەر چرایە میوانی ماڵانە لە بێکارەباییدا. چرا بێجگە لەوەی پێداویستی ماڵانە کەشێکی شاعیرانەشی هەیە، بەڵام ئەم جۆرە چرایانە بە ڕۆژ لای فرۆشیاران شەوق دەداتەوە. تقریبا 4 چرا 5 چرا تەباق زیاتر بۆ بۆیلەر. تەباخی چی؟ تەباخی نەوت. تەباخی نەوت. بەڵێ. ئەو تەباخانەی کە هاتانن خەڵکی بۆچی بەکارێنن؟ تەباق بۆ زیاتر بۆ بۆیلەرە، چونکە کارەباکەمە ئەو بۆیلەرانی کە ژێری تونیە حەمامدانراوە ژێر تونەکەەوە بڵێ. باش ئەی ئەم چرانە ئەمە چی پێڵێن ناوەکانیان؟ ئەمە چرای فانۆسی پێڵێن سینیە، ئەمە چرای بلووری عێراقی کۆنی پێڵێن، بەس هەموو سنعاتەکەی تقریبان ئێرانە. ئەمە وابزانام لای خۆمان پێڵێن دیوارکۆ. ئەمە فانۆزە. ئەوە فانۆسە. تەنها چرای فانۆز و دیوارکۆ بازاڕیان گەرم نەبووە لەم جەوە ساردەدا، بەڵکو لایەت شەحنیش کێبڕکێ لەگەڵ چرای نەوتیەکان دەکات تا خۆی بگەێنێتە ماڵان و قەرەبووی کارەبانەماوەکەی نیشتیمان بکاتەوە. وەڵی لایید ڕۆژ بە ڕۆژ بازاری سرعەترەوێ، یعنی یێرینی نامێنێ. لە سلێمانیش کەم بۆ تۆ، لە هەولێریش کەم بۆ تۆ، ئیسا وەرزی لایتە بە زۆری ئەموو نوعان. سا ئەم نوعانەمان هەیە، یەک دوو نوعمانەیە بە هین ئیشەکە، بە کارەبای ئیشەکە و بە تاقە شەمسی ئیشەکە. بەڵێ ئەوە زۆرە فرۆشێت. بەڵێ هەیشمانە بە پیلی شەک، خۆی بە پیلی شەکە و بە هینیژی شەکە. کەمی کارەبا وای لە زۆرێک لە هاوڵاتیان کردووە بە شەوان زووتر لە جاران بخەون، بە ڕۆژیش کە دێنە بازار بیر لە تاریکی شەو بکەنەوە، بۆیە پەنا بۆ کڕینی چرا دەبن. چرا لە ئێستادا تەنها هۆکارێک نییە کە هاوڵاتیان بەکاری دێنن لە جیاتی کارەبا، بەڵکو شەمسەدینیش هاوڵاتیان بە گەرمی بەکاری دێنن لە جیاتی بۆیلەر و بۆ حەمام گەرمکردن و ئاو گەرمکردن، تەنانەت ئامادەکردنی چێشتیش. ئەمە لە کاتێکدایە بارانبەجی هەڵەبجە 3 بە 3 تەلاقی لەسەر ئەم شەمسەدینانە خواردووە کە شەمسەدین ناتوانێت ژێری خۆشی گەرم کاتەوە، چونکە گڕی ئەم شەمسەدینانە بۆ سەرەوە دەڕوات. بۆیە بۆ گەرمکردنی ئاو و چێژلێنان شتێکی باشە. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.